لاری گەڕانەوەی پێش کۆتایی خولی تازە پێگەیشتوانی کوردستان هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە دەربەندیخان کرد. لاری چوون هەولێر بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کردبوو لە خولەکی هەشت تازە پێگەشتوەکانی هەولێر با گۆڵ یەکەم گەیشتن پەیوەند خالید دروستی کرد و عەلی شێرزادیش تۆماری کرد. دوای نۆ خولەک پەیوەند خالید گۆڵی دووەمیشی بۆ زەرد پۆشان تۆمار کرد. تازە پێگەیشتوانی هەولێر لە ئەستە بەرزەکەیان بەردەوام بوون و لە خولەکی 29 ناسر عەبدولباری با ئەسیستی عەلی شێرزاد گۆڵی سێمیشی بۆ هەولێر زیاد کرد. لە خولەکی 31 ئەیاد مستەفا بە تۆمارکردنی گۆڵێک بۆ دەربەندیخان جیاوازەکەی کەم کردەوە. ئەنجامی نیوە یەکەم 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بوو لە بەرژەوەندی هەولێر. لە نیوەی دوم تازە پێگەیشتوانی هەولێر یاریەکی تاگلایانی ئەنجامدا و کۆمەڵێک دەرفەتی گۆڵی بۆ ڕەخسا لە دەستیدان تا لە خولەکی 84 پەیوەند خالید گۆڵی دووەمی خۆی و چوارەم یانەکەی تۆمار کرد. لە خولەکی 89 ناوبشوان لێدانێکی سزای بۆ دەربەندیخان ئەژمار کرد. ئێڤار سیروان جێبەجێ کرد و هەردی محەممەدی گۆڵ پارێز جێڕایەوە. لە هێرشاڵ گەڕاوەکەی ڕەندەوەن بە ئەسیستی یوسف کاروان گۆڵی پێنجەمی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر تۆمار کرد. یاری بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی تازە پێگەیشتوانیانی هەولێر بە کۆتا هات. دوای ئەوەی توانیمان لە یاریگای دەربەندیخان بە ئەنجامی گۆڵی بەرامبەر لە یانەی دەربەندیخان ببینەوە لە یاری گەڕنە لە ناو یاریگای خۆمان هەرکمان ئاسان بوو. ئەلحەمدولیلا یاریکی زۆر باش و هەم بە ئاست و هەم بە ئەنجام بردمانەوە. دەمانتوانی گۆلی زیاتر بکەین بەڵام ڕازیم بە قەدەری خۆ ئەلحەمدولیلا و دەمانەوێت لە یاری کۆتایش بەسەرکەوین پارێزگار لە نازنەوەکە بکەین. ئیمساڵ کە بەشداریمان کرد لە تازە پێگەشتوانی کوردستان کە نادی دەربەندیخان بووین مێژوویەکە بۆ ئێمە کە دەستکەوتێکی باشە کە هاتینەوە 4 بۆشەی زیێڕین بۆ ئێمە کە لە دەربەندیخان لە مێژوویە نادێتە 4 بۆشەی زیێڕین توانیمان یانەکە بگەینە نایبی کوردستان و ئیمساڵ ئێمە هاتین ئەم یاری هەولێر هاتوین بۆ ئەو سەرکەوتن چونکە ڕێگەکشمان دوور و 5-6 ساعات لێرە لە دەرمەنە دوورە بۆ هەولێر وە سوپاس بەخوای گەورە ئێمە ئەمانویست لە سەرتاوە گۆڵ بکەین بەڵام لە 7 دقی سەرتا 3 گۆڵمان لێکرا بەهۆی غەڵەتی بەرگریکارانەوە. بەم شێوەیە بە ئەنجامی هەردوو یاری چوون و هاتن تیپی تازە پێگەیشتوانیانی هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردوو گەیشتەوە یاری کۆتایی و هەفتەی داهاتوو لە هەولێر ڕوبەڕووی تازە پێگەیشتوانی هەندرێن دەبێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.